ئەوڕێیان ژام کاتتان باش. ئێمەی مرۆڤ توانیومانە بینای هەور بڕ بەرز بکەینەوە، لە گردون تێبگەین و کەشتی ئاسمان بە گردوندا بژێڕین، کەچی هێشتا نەمانتوانیوە لە ساکارترین سروشتی خۆمان تێبگەین. کللتور و ئاین کە داهێنانی خۆمانە بوون بە شوورایەکی پۆڵاین لەسەر توێژینەوە و تێگەیشتن لە خودی خۆمان. سێ چەمک بۆ تێگەیشتن لە سروشتی مرۆڤ گەلێک گرنگن، ئەوانیش سێکسخوازی و جەندەرن. ئەم سێ چەمکە پێکەوە لکاون و هەریەکەیان زەمینەیەکن لە ناسنامە و ئەزمموی خود. لە نێو هەموو زەمینەیەکدا سروشتی جیاواز هەیە. سێکس تەنیا نێرینە و مێینە نییە، جێندەر تەنیا ژن و پیاو نییە، سێکسخوازی تەنیا حەز لە سێکسی بەرامبەر و گەی نییە، بەڵکو زۆر جۆری دیکەشی هەیە. بەشی 11 تەرخان کردبوو بۆ پێناسەکردنی چەند لایەنێکی ئەم سێ چەمکە گرنگە. لەم بەشەدا بینا زۆرتر لەسەر ئەم سێ چەمکە دەکەم. من ڕێبوار فەتاحم، بایەخم زۆرتر بە بابەتی ڕۆشنبیریە. سوپاسیەوە دەکەم گەر سەبسکرایبێم کەناڵە بکەن و بە هاوڕێکانتانی بناسێنن. بەر لەوەی بچمە باسەکەوە دەمەوێت ئامانجی خۆم لەم زنجیرە توێژینەوەیە بەیان بکەم. ئامانجم چییە؟ بۆ دەمەوێت لەژێر ڕۆشنایی دۆزینەوەی زانستدا پرسی سێکسخوازی و جەندەر لە ئایدۆلۆجی و فەلسەفە ڕزگار بکەم و هێندەی دەکرێت بیخەمە ژێرباڵی زانستەوە. لە کاریگەری بایۆلۆجی، کۆمەڵایەتی، کللتوری و ژینگە لەسەر ئەو سێ چەمکە دەکۆڵمەوە. ئامانجم بە یەککردنی جێندەی جیاواز نییە، بگرە دەمەوێ جیاوازیان و سەرچاوی جیاوازیان دەستنیشان بکەم تا بتوانین هەم خودێکی کامەران بەرهەم بهێنین، هەم خێزان و کۆمەڵێکی ئارام. من جیاوازی بە چاوەژی بەختیاری و ئارامی دەبینم، نەک بە پێچەوانەوە. لەم بەشەدا بینا لەسەر هەندێک لەو چەمکانە دەکەم کە لە بەشی 11دا هەروژان من. هەندێک لەو پرسانەی کە لەم بارەیەوە دەکرێن ئەمانن: پێناسەی ڕەگەز، جێندەر و سێکسخوازی چییە و پەیوەندیان پێکەوە چییە؟ ئایا هیچێکێک لەم سێ چەمکە بناغەن بۆ ئەوانی دیکە؟ ئایا جێندەر داڕێژاوێکی کۆمەڵایەتی، بایۆلۆجی یان هەردووشیانە؟ ئایا ڕەگەز داڕێژاوێکی کۆمەڵایەتی، بایۆلۆجی یان هەردووشیانە؟ ئایا سێکسخوازی داڕێژاوێکی کۆمەڵایەتی، بایۆلۆجی یان هەردووشیانە؟ ئایا جێندەر لە کۆمەڵدا تەنیا ژن و پیاوە یان جۆری دیکەشی هەیە؟ ئایا ناسنامەی جێندەر پێویست دەکات بای ئەو لەشە بایۆلۆجیە بێ کە تێیدا دەژی؟ ئێستا بە هاوکاری ئەو وێنە ساکارەی نیشانم داوە پێناسەی ئەم سێ چەمکە دەکەم. ڕەگەز یان سێکس. من لەم زنجیرەیەدا ڕەگەز و سێکس وەک هاوناو بەکاردێنم. هەردووکیان هەمان مانا دەبەخشن لای من. سێکس بنەمای بایۆلۆجی زۆرترە تاکو بنەمای کۆمەڵایەتی یان کللتوری. بۆ ئاسانی تێگەیشتن لە بابەتەکە هەموو ڕەگەزێکم لە دەری نێرین و مێینە ناوناوە ڕەگەزی سێم. سێکسخوازی، سەودای سێکس یان سێکسوال ئۆریێنتیشن، حەزی سێکسی کەسێک دیاری دەکات. بۆ نمونە مێینەیەک حەزی لە نێرینەیە یان حەزێکی دیکە هەیە. من هەموو سێکسخوازێکم لە دەری نێرینی و مێینە لەم زنجیرەیەدا ناوناوە سێکسخوازی سێم. دوا پێناسە جێندەرە. جێندەر پێکاتەیەکی کۆمەڵایەتی و کللتوری ڕەگەزە. بۆ نمونە نێرینە و مێینە بە پرۆسەیەکی کۆمەڵایەتیدا لە ناو کللتوریەکدا دەگۆڕێن بۆ جێندەر. واتە چۆن کۆمەڵ بینا لەسەر ڕەگەز و سێکسخوازی دەکات، ئەوە جێندەرە. من هەموو جێندەرێکم لە دەری ژن و پیاو بە جێندەری سێم ناوناوە بۆ ئاسانکردن. ئێستا پەیوەندی لە نێوان ئەم سێ چەمکەدا دەستنیشان دەکەم. بابەتەکە کەمێک ئاڵۆز دەبێ، هەڵبەت هێندەی دەکرێ بە زمانێکی زۆر ساکار دای دەڕێژم. سێکس، جێندەر و سێکسخوازی هەمان شت نین، جیاوازن. هەڵبەت پەیوەندیان پێکەوە بە بەڕشتە و وتووێژی زۆر هەڵدەگرن. هەروەک جێی سەرسوڕمانیش نییە گەر بۆ چوونی جیاواز لەسەر سروشت و سەرچاوەی پەیوەندێکە هەبێ. ئاڵۆزی بابەتەکە و
نەبوونی گەواهی زانستی تۆکمە لە یەکتر جیامان دەکاتەوە، لە بابەتێکی زانستیەوە دەیکات بە بابەتێکی فەلسەفی. ڕاستە پێکەوە لکاون، بەڵام هەر یەکەیان زەمینەیەکن لە ناسنامە و ئەزمموی خود. ئەم زەمینانەم لە وێنەکەدا دەستنیشان کردووە. لە نێو هەموو زەمینەیەکدا سروشتی جیاواز دەبێنرێتەوە. سێکس یا ڕەگەز تەنیا نێرین و مێینە نییە. جەندەر تەنیا ژن و پیاو نییە. سێکس خوازی تەنیا بۆ ڕەگەزی بەرامبەر و یان گەی هاوڕەگەز خواز نییە. زۆر لەوە بەبەرشترە. بەردەوام مرۆڤ خۆی دەبینێتەوە، خۆی دەدۆزێتەوە. پێشتر لەبەر نەبوونی ئازادی مرۆڤ نەیدەتوانی خۆی ببینێتەوە، بزانێ حەزی لە چییە یا بزانێت چ جێندەرێکە. ئێستا بەردەوام سێکس و سێکسخوازی و جێندەری نوێ دەبینرێتەوە. ئێستا لە وێنەکە دەڕوانم، وەک دەیبینین 4 سەردێڕم هەیە. زەمینە، بوون زۆر گرنگن. زەمینە ئەو سێ چەمکەیە کە پێناسەم کردن: جێندەر، ڕەگەز، سێکسخوازی. لە بەرامبەر جێندەرە لە وێنەکەدا دەستنیشانم کردووە ژن و پیا و جێندەری سێم. هەرچی جێندەری دیکە هەیە لە دەری ژن و پیا و ناوم ناوە جێندەری سێم. ڕەگەز مێینە نێرینە ڕەگەزی سێم. وەک دەیبینن مێینەم لە ژێر جێندەری ژنا داناوە، نێرینەم لە ژێر جێندەری پیاودا داناوە. واتە نێرینە بناغەیە بۆ دامەزراندنی جێندەری پیاو، مێینە شەروە. سێکسخوازی یا خوازیاری سێکس سێ چەمکم دەستنیشان کردووە. سێکسخوازی مێینە بۆ نێرینە، سێکسخوازی نێرینە بۆ مێینە، سێکسخوازی سێهەم بۆ ڕەگەزی سێم. دوایین سەردێڕم بوون. جێندەر بوونێکی کۆمەڵایەتیە. وەگوتم لەسەر نێرینە و مێینە و ڕەگەزی سێهەم، هەروەها لەسەر سێکسخوازی نێرینە و مێینە و سێم بینا دەکرێت. پرۆسەیەکی کۆمەڵایەتیە لە کلتوردا. بۆ نمونە مێینە دەبێ بەژن. لە بەشی پێشوودا ئەم باسەم تاوتوە کرد. ڕەگەز یان نێرینە و مێینە و ڕەگەزی سێم بوونێکی بایۆلۆجیە. کەسێک لە دایک دەبێ وەک نێرینە، وەک مێینە یان وەک ڕەگەزی سێهەم. کۆمەڵ بینای جێندەری لەسەر دەکات. سێکسخوازی، خوازیاری سێکسیان، ئەویش سیانم دەستنیشان کردووە، بوونێکی بایۆلۆجی کۆمەڵایەتیە. ڕاستیەکەی ئەمەیان کەمێک تەمومژاویە، چونکە حەزی کەسێک بۆ سێکس ڕاستە بایۆلۆجی بەشێکی گەورەی دەستنیشان دەکات، بەڵام ڕەنگە کەسێک لە کۆمەڵگەیەکی پچکۆلەدا دەژی بە پرۆسەی کۆمەڵایەتی حەزی سێکسی یان سێکسخوازی بگۆڕێت. بۆ نمونە ئەگەر مێینەیەک بێ حەزی لە نێرینە بێ، بەڵام ئەگەر لە گروپێکی هاوڕەکەسخوازە هەڵسێ و دابنیشێ و پەروەردە ببێت، ڕەنگە سێکسخوازی بگۆڕێت. وەک دیمان من پەیوەندیەکم لە نێوان ئەم سێ چەمکەدا یان ئەم سێ زەمینەیەدا دەستنیشان کرد. وەگوتم ڕەنگە بۆچوونی من لە زۆر کەسی دیکە جیاواز بێت. هەڵبەت بۆچوونی دیکەش هەیە. بۆ نمونە یەکێک لەو بۆچوونانە کە من بە هەندوەری ناگرم ئەوەیە کە نکولی لە زەمینەی ئەوانی دیکە یا زەمینەی سێم دەکات. نکولی لەوە دەکات کە جێندەری سێهەم، ڕەگەزی سێهەم، سێکسخوازی سێم هەبێت. دیارە ئەمەش کاریگەری کلتور و ئاینە لەسەر کۆمەڵی مرۆڤ، لەسەر عەقڵی مرۆڤ. بۆچوونێکی دیکە هیچ پەیوەندی لە نێوان ئەم سێ چەمکەدا یا ئەم سێ زەمینەیەدا نابینێ. هەر یەکەیان وەک زەمینەیەکی جیاواز و سربەخۆ لە ناسنامە و ئەزمموی خود دەبینێ. بۆ نمونە کەسێک دەتوانێت سێکسی مێینە بێ، بەڵام سێکسخوازی و جێندەری هیچ پەیوەندی بە داڕێژراوی بایۆلۆجی لە شێوە نەبێت. ئەوەی لەم بەشەدا پێشکەشم کرد بۆ چوونی خۆم بوو. لای من ناکرێ پێکاتەی بایۆلۆجی لەش و سێکسخوازی کە ئەم دوانەش پێکەوە بەسراون لە ناسنامەی
جێندەر جودا بکرێتەوە. منداڵێک تەنانەت بەر لەوەی لەدایک ببێ تەکنەلۆجی سێکسی دەبینێتەوە. هەرکە زانرا سێکسی چییە، ئیدی هەموو پێداویستیەک بۆ ئەو سێکسە دابین دەکرێت. وەکی دی هەرکە لەدایک بوو سێکسی منداڵ بە دەرکەوتەی ئەندامی سێکسی دەرەکیدا دەستنیشان دەکرێت. ئیدی خێزان کۆمەڵگە و کۆمەڵ بەبێ ئاگا و ئۆتۆماتیشی بینای جێندەرێکی لەسەر دەکەن کە تەبای ئەو سێکسە بێ. گرفت لەمەدا چییە؟ دیارە گرفت گەلێک زۆرە. منداڵ دەکرێت ئەندامی دەرەکی سێکسێک دیاری بکات، بەڵام لە ڕاستیدا خۆی سێکسێکی دیکە بێ. بۆ نمونە دەکرێت بە ئەندامی سێکسی دەرەکیدا منداڵ کوڕ بێ، بەڵام لە ناوەوە کۆ ئەندامی کچی هەبێت. دیارە هێشتا باسی ئەقڵ و هۆرمۆن و زۆشتی دیکەم نەکردووە. ئەوانە هەڵدەگرم بۆ بەشی داهاتوو. کۆمەڵ دەرفەت نادات منداڵ خۆی سێکسی خۆی و سێکسخوازی خۆی ببینێتەوە. خۆ ڕەنگە لەمپەری کلتوری و ئاینی هۆکاری ئەمە بێ. بەڵکو یەکەوڕاست هەرکە زانرا بڕواڵەت چ سێکسێکە چاوەنواری لێ دەکرێت کە وەک ئەو سێکسە ڕەوتار بکات و گفتار بدات. هەر بەو سێکسەش مامەڵەی لەگەڵ دەکرێت. خۆگەر ئەو منداڵە وەک ئەوە گوزارش نەکات، ئیدی کۆمەڵ کەسایەتی تێک دەشکێنێ. لە زۆر کۆمەڵدا ناشرین سیر دەکرێ و دوور نییە نەگەیەنرێتە ئاکامی مەرگ. دیارە ئازاری دەرونی لەسەر ئەو کەسە زۆر دەکەوێ و ڕەنگە بگاتە ئاکارێک بیر لە خۆکوشتن بکاتەوە. زۆر بەمان هاوڕێیەکمان هەبووە بەڕواڵەت سێکسێک بووە، بەڵام هەڵسو کەوتی سێکسێکی دیکە. زۆر جار بە گوشاری خێزان و کۆمەڵ هاوسەریشی کردووە، بەڵام بە شکست گەڕاوەتەوە. گەر خانم بوو بێ پیاوەکەی دڵشقاو کردووە و گەر پیاو خانمی بێچارە. لەم بەشەدا سێ چەمک یان سێ زەمینەم لە سروشتی خۆڕسکی مرۆڤ پێناسە کرد و پێکەوەم گرێدان. گوتم کە بنەمای سێکسخوازی ڕەگەز یان سێکسە و ئەمیش دەبێ بە بنەمایەک کە خێزان کۆمەڵگە و کۆمەڵ بینای جێندەری لەسەر دەکەن، بینای جێندەری کەسێکی لەسەر دەکەن. سێکس و سێکسخوازی زۆرتر نەک تەواو خۆڕسکن، سروشتێکی بایۆلۆجی مرۆڤن. هەرچی جێندەرە داڕێژراوی کۆمەڵە لەسەر سێکس کە پرۆسەیەکی کۆمەڵایەتیە، بە درێژی ژیان بەردەوام دەبێ لە کلتورێکدا. کلتور نەریت و بیر و بۆچوونی کۆمەڵێکە لە خاڵێکدا لە مێژوو کە پێشینەی تۆکمەی هەیە و کۆکراوەیەکی مێژووییە. وەک بڵێیت چوارچێوەیەک بۆ هەڵسوو کەوتی مرۆڤ لە کۆمەڵدا دەستنیشان دەکات. لە زۆر کۆمەڵدا گەر کەسێک بەڕواڵەت سێکسی مەی نەبێ، بۆ نمونە وەکی تر نێرینە، هەتا دەمرێ چاوەنوار دەکرێ وەک جێندەری ژن گوزارشت لە خۆی بکات، نەک جێندەرێکی دیکە. خودیش چاوەنوار دەکرێ گوزارشتی تەبابێ لەگەڵ ئەو سێکسەی کە کۆمەڵ بۆی دەستنیشان کردووە. دیارە کۆمەڵ دەکرێ هەڵەبێ یان پێکهاتەی لەشی خود کۆمەڵی بە هەڵەدا بردبێ. لە بەشی داهاتوودا هەندێک لەم کێشانە تاوتوێ دەکەم. من سوپاسیەوە دەکەم کە لەم بەشەدا هاوڕێم بوون، هەتاکو بەشێکی دیکە ئارام و کامەران بن. لەگەڵ ڕێز و خۆشەویستی ڕێبوار فەتاح.